بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویست بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. هیوادارم ئەڵقەیەم جارمان زۆر تایبەتە ئازیزانم. هیچ ڕووداوێک، هیچ مەسەلەیەک لەم کاتەیە و لەم ذیلحیجەیە لە باسەکانی حەج و لە ڕۆحێتی حەج گەورەتر نییە. با بەڕۆح و گیان بچینە ناو حەج و ئیحرامەکانتان ببەستن و ئیحرام مەشکێنن هەمومان. ئەم شەو لە سەفەری پیرۆزی حەجی فەرموون. ڕازانە ئەو تۆزدارم بوو شەیتان بەلەحنان کرد کوڕی خزمەم وتی وەرە بۆ ئێرە مەتی بە نیو دینار درۆ ناکەم لە خزمەتە 10 دینار مایە خەریب شەیتان بمخەڵەتێنە بتم فاری لەسەر بە حرامە بەخوا ئیشی وا ناکەم فکری حەجەکەم کرد هەر ئەچم بۆ حەج وەک هەفتەیە خەریب و بۆم ڕێنەکە و ئەو کابرای هاتم ئەوی بۆ حەج ئەچوو وتی عومەر جێبەجێ کرد تم وەڵا قوربان 2 ساڵی ئەوێ بۆ 3 ساڵ ماوم ئیشەکە خۆڕە کابرای دوکان نازانم دەلیلی ئەو حاجەیە وتی ئەگەر تۆ دڵت بە حەجەوەیە وەرە ئێمە ئەلبەم بۆ من دەلیلم بەچەڵە مەیتە وتی بەچی دەستی نەهاتە خوارەوە درۆی تیان نییە وتی من بۆ ئەو حکومەتانە بڕیومە تا هەر بۆ خۆم بەغیلەت بووم یەکێ بڵێ ئەو لەو حکومەتانە بڵم ئەم گوڵ نایڵن وەڵا قوربان گیان کتم کتی کەی بۆ ڕێەکە وتم وەڵا قوربان من کتی ئێمە سوێنە لەگەڵ حەجان دەلیلی حاجەکان بوو من ئەچم بۆ بەغا تۆ کەیە وتم کاکە ئەمە 10 دیارەیەم بەم خزمی خۆمە ئەگەر نەش هاتم بۆم بێن بە حەج بۆ دایکم بیکردن باوکم بڕن وەڵا قوربان گیان درۆ نەکەم دە خزمەتە تم ئەڕۆمەوە سبێنێ ئەڕۆمەوە 2 سبێ یەمە و ئەم شارە 3 سبێ گەمە بەغا تۆ و یەک وەستڵم بێرە دەستچی ماڵتان لە لادێ بوو لە کوێ لە لادێ بووین هەوڵوو تم با لەبیرم نەچێ بوتێلەکەی تێنووسی و پێکەوتم تێ وەڵا چاغمە گوتی بەو باوەڵە ئەڵەی کاکە بۆ حەجەچی تم بەخوا وا بار تەمام شلون يسلوا ذراكي يكتم والله وتر مسرا او افتكاكا او ترى توب ويشي نايو دي تو ترى بتلي كل دغا كل دي تابي اوان بدل دوزنوا ساڵانە سەدان ئیسماعیل دەبنە قوربانی و کەسیش سڵ ناکاتەوە. ئەم مەملەکەتە بەرەکەتی دوعای چەندین پێغەمبەری بەرکەوتووە. ملیۆنەها لە عەرەفات و جەبەل الرەحمە لە شوێن پێی حەزرەت و 100,000 لە هاوڵانە ڕاوەستاون و تەواوی ئەم ڕۆژە چاوەڕوانی عەفواتی عەرەفاتن. یا ڕەبی لە عەرەفە بۆ ئێمە و عەرەفات بۆ ئەوان، جەژن بۆ ئێمە و مینا بۆ ئەوان، بەدەست و دڵی خاڵی مەمان بە. یا ڕەبی تو خاوەنی ئەم هەموو گردنەیت، دەرگاکانمان لێ بکەرەوە، نیعەمەتی پەناگرتن بە خۆتمان لێ مەشارەرەوە. یا ڕەب، یا ڕەبی لە هەموو ڕکعاتێکی نوێژە کە دەگەینە ئیهدینە الصراط المستەقیم بە ئاگامان بێنەرەوە. یا ڕەب ڕووی گەڕانەوەمان پێ بدە. یا ڕەبی ڕێگایەکی زۆر نزیکی خۆتمان بۆ بکەرەوە و پیشانمان بدە. یا ڕەب بێ خۆتمان مەکە. ئیلاهی شەوقی ئەولیاکان بۆ مناجاتمان پێ ببەخشە. یا ڕەب سەبری ئارامگران و تەقوای تەقواداران و زوهدی زاهیدان و عمری بۆ خوا ساڵحانمان پێ ببەخشە. یا ڕەبی یارمەتیمان بدە هەتا قەراری فڕێدانی دوا پێڵاوی گوناهباری و دوا کراسی شەرمەزاری بدەین. یا ڕەب سروەی شەماڵی کەوسەری و سێبەری بێشکستی عەرشی خۆتمان پێڕەوا ببینە. یا ڕەب داوای مافی لە دەستچوونمان ناکەین، شەرمەزارین، مافی بەندایەتیمان نەداوە، داوای ئەواکەین لێمان خۆش بە.
ساڵی 2005 ناوم دەرچوو بۆ حەج وەکو یەکێک لەوانەیە کە بڵێن یەکەم ساڵ بوو لە دوای ئازادکردنی عێراق کە خەڵق لە سلێمانیەوە بە تەیارە بەڕەسمی بەرەو سعودیە بەڕێکەوتن دوای ئەوەی کە عێراق ئازاد کرا. من لە وەجبە ناوم دەرچوو بە قورعە بەڕەسمی لە سلێمانیەوە بەرەو سعودیە بە تیارە لە مەتاری سلێمانیەوە سەرکەوتین. ئێمە یەکەم وەجبە بووین لە حاجیان کە لەو ساڵەدا بەو شێوەیە ڕۆیشتین. سەفەرێکی زۆر خۆش و لە بیر نەچووە بووی کە هیچ کاری ئینسان ناتوانێت سەفەری حەج دیارە بۆ هەموو کەس کە هیچ کار لە بیر ناچێتەوە لەگەڵ کۆمەڵە حاجی سلێمانیە کە لە قورعە ناومان دەرچوو بوو ئەو سەفەرەمان کرد بەیەکەوە ئەتوانم بڵێم خۆشترین سەفەری ژیانم بوو. مەرجەکانی قوربانی خوای تەعالا بەندەکانی وا دروست کردووە بۆ نزیک بوونەوەیان لەخوا قوربانی بکەن. خوای تەعالا دەفەرمێت ولكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام. یەکێک لەو بۆنانە قوربانیە کە یەکێکە لە دروشمە دیارەکانی ئیسلام و سونەتێکی گەورەیە. دوای نوێژی جەژن کاتی دەستپێکردنی قوربانیە بۆ کۆتایی ئێوارەی جەژن و خۆرئاوا بوون. قوربانیکردن تەنها بە ئاژەڵ دەکرێت لە وشتر و مانگا و مەڕۆ بزن، بەڵام بە مریشک و کەروێشک و ئاسک و بێجگەلەویش نابێت. سنەتە باش و جوان و قەڵەو بێت. ئەمەش لە ژێر ڕۆشنایی ئەم ئاەتەدایە. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. پێویستە قوربانی تەمەنی شەرعی خۆی تەواو کرد بێت. لە وشتردا 5 ساڵ و لە مانگادا 2 ساڵ و لە بزندا ساڵێک و مەڕیش 6 مانگ دەبێت ماوە و ساڵی خۆی تەواو کرد بێت. با زۆر قەڵەویش بێت. نابێت بینایی لەدەستدا بێت یان نەخۆشیەکی دیاری هەبێت یاخود شەل بێت و دیار بێت یاخود لەڕ و لاواز بێت. بەڵام عەیبی گوێچکە و شاخ و کلک باش نییە، بەڵام ڕێگر نییە بۆ قوربانی. دڵنیا بە و سوور بە لەسەر باشی و بێعەیبی قوربانیەکەت. قبوڵ بوون بە سراوە بە تەقواوە. خوای تەعالا دەفەرمێت إنما يتقبل الله من المتقين. ولا الدور ولا بغاوة دور وشو أجا شو متعمل لعمال أجا في ثاني في جوازك النبي ورقي دكتور ورقي خسخان فيه حراس جوازك فيه جوازك إيش يخو نبو؟ نو كريم نانو بس يدينا رسمي خودي فيه ونبو؟ نو لخوايا وبخوا والله أنا جاوتي كاكا أما بمقدس بينه بدي استخرت الله اللي بيه أصحاب كان خود بيسوسا لا أشكوتك أول جالسي أومان حميك قبلي زو إلى من إلا قدوسا أو أسبابه أو كرسية أو مزغري في الرسكرة ظلم بهيمة. تو شو تقدس يعني؟ ها؟ شو تقدس فلسطين؟ أي شو الجالسي بيش ما قم سيرصو أولا مقامي أملا ميش ما كدول كدول كدول. هەموو ڕەمز و ئاماژەیەکی حاج مانا و مەدلولێکی زۆر گەورەی هەیە کە ڕۆح ئەهەژێرێت. یەکەم هەنگاو خۆمانەشۆین و دەستنوێژەگرین. تەنها ئەندامەکانی جەستە نییە. ئەو ئاوە مەعنەویاتی هەیە و دادەبەزێتە ناو دڵ و دەروون و پاکی دەکاتەوە. ڕق و حەسادەت و نەخۆشیە دەرونیەکان و دەردەکانی دڵ دەشواتەوە. هەمومان بەرگی ئەحرام لەبەرەکەین. ئەبین بە یەک لە خزمەتی پەروەردگارە. گەورە و لێپرسرا و ژێردەست لێرە نییە. دەوڵەمەند و هەژار نابێ ببێت. لە میقاتە ڕادەوەستیت و دەڵێیت بسمیکە ڕەبی لەبەیک اللهم بحەجە. نیەتی حەجی خۆم هێنا. ئیتر نابێ سرەدا پۆشراو بێت واتە بۆ پیاوان. ئەوەی حەڵاڵیشە ئەیگریتەوە لە خۆت. ئەی ئەبێت ئیتر من دوای حەج چەندە دوور بم لە حرام و گوناهەکان. گەیشتینە مەکە لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک. یا ڕەبی من بەتەنها هاتووم، سپی پۆشێکم لەو ملیۆنانەی هاتووین. هیچ نیم بەندەی تۆم، من ڕەنگ و زوبان و باری کۆمەڵایەتیم فڕێداوە، چونکە
إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. ئەچیتن ئەو کەعبە، یەکەم جار کەعبە بینیت دوعات گیرایە، دەیمەوەستە و کات لەو شوێنە لە گەورەیە نرخی نییە و نرخێکی بۆ نادۆزرێتەوە. 7 جار دەسوڕیتەوە بە دەوری کەعبەیە تەوافەکەیت. ئاسمانەکان 7، زەویەکان 7، وەکەوەی خۆی تەعالا پێت بفەرمێ لەگەڵ گردوونە بڕۆ، دژی گردوون مەسوڕێرەوە. گردوون بەندەی خوایە، تۆ لێرە لە پاکترین و باشترین زەویایت، بپاڕێرەوە کە لە حەجر الئەسوەدەوە دەست پێکەیت، دەستی پیاهێنیت، دەڵیت بسم الله الله ئەکبەر، یاخود لە دوورەوە سەلامی لێکەیت و ئەیڵیت چ هێما و ئاماژەیەکی گەورەی تایە، ئەمە عەهد و پەیمانە لە خزمەت خوایە، من لێرەوە ئەڵێم بسم الله الله ئەکبەر و چاوم لەسەر بەهەشتا. ملتەزەم لە نێوان بەردەڕەشەکە و دەرگای کەعبەدایە، واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شوێنەیە دەستی پێوە گرتو و خۆی پێوە نووساندووە و دەستی بەرز کردوتەوە و دوعای کردووە. هەروەها خۆی تەعالا وەڵامی دوعاکانەداتەوە و قبوڵ یەکات. اینجا 2 ڕکعات نوێژەکەی لە مەقامی ئیبراهیمە، چونکە ئیبراهیم کەعبەی دروست کردووە، واتە هەرگیز خێر و چاکەم بیر ناچێت کاتێک کە ئیبراهیم ئەم چاکەی کردووە و هەمیشە سەلامی بۆ نێرم. اینجا ئاوی زەمزەم بخۆرەوە، بە چ نیەتێ بخۆیتەوە لێت قبوڵەکرێت. ئاوێکی ئاساییە، بەڵام ئیرادەت پێ ئەدات، بەرەکەتێ پێ ئەدات. والله سؤال تكسيكي كن دليل ودليل حاجة كان دليل مليشة والله بني يلا حتى يورد قيشتينا قدوس تبقى من الأعمال والروي فينا بعد جناب شو مصري قبلي أم شارع بني بولا قبرك بقوى باني أو خواه مسوا قصي بدن له والله قصيدة قال كذا من تينا قدم بوك رئيس نقول بديشتي ودن في عليه لبغداد لم بجمعها حل من البهار اشتكي الرشيد أو تبيعها ناو شاولا وبهاشي إن شاء الله يا أخوة كبي خلت أو نيجي كذا أبوه قرا ما أبوه والله عامل ذي رأيت يقع قلبي نسيت أغني بس كذا والله أنا جاوا هو ده كتير بول لازم كذا يوم كتير توم مكان جارة لأنه نيجي يابا بول بلا نزيك استعاذ ما بيسو أو كتابي سواك والله أنا جالسين بوكرون وبسم وقت تيجي تو قسم مكان والله كتير كاك زول ممنين لدلي خم هالقلبو ببان ده بيس ده كتم أقرب بوانا الرزاق بيعرف بيس دينار سؤال قمر كيبو كتير كاك يد دينار نيك ما بقول هل أول ما بتوبرون لو فيها وباشا لشو وشو لس حمي شو اللي روي بكر جوا أو دوتربو شوني أو هنا أو القدس أو نا شون بلا مانا أو مسترفة الذي أبو حاكمه والله الله سؤال كدين للدواء أول ثم بدينا الرزاق باش والله علي لي ولا قلت أرجع إمزاي كده وأرجع و بويا ولا كي قراني بويهين بو عمل ئێوە هەرگیز ڕۆحتان گەشتی کردووە؟ من باس لە هەناسەیەکەکەم بە بێسیەکان هەناسە بدات. من باسی جەستەتان بۆ ناکەم کە چاوەکانی ئەبڵەقی بازاڕەکانی پۆشاک بوو بێت. من ئەمەوێت لەم سەفەرە ڕۆحیەیە باڵەکانم ئاوێزانی باڵە بەهەشتیەکانی شەهیدی ئیسلام جەعفەری ئامۆزای پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم و بفڕم بۆ مەڵبەندی پیرۆز. من ئەمەوێت بچم بۆ لای ئازیزەکەم بۆ ڕەوزەی پیرۆز، بچمە ئەشکەوتی حێرا و بەهەستم بە دوای وشەکانی ئیقرەدا بگەڕێم کە جوبریل فەرمووی، بە دوای هەناسە پچڕ پچڕ و لێدانە زۆرەکانی دڵی حەزرەتە بگەڕێم و چەپکێ پەرۆشی بۆ ئەم ئوممەتە بێنمەوە. ئاخر کێ لە موحەممەد بە سۆز و دڵسۆزترە بۆ ئەم ئوممەتەی کە بۆی دەفەرمێت ئوممەتی ئوممەتی. من ئەمەوێت بچمە کێوی عەرەفە و بەڵام وەک مۆم لەو چیایە خۆم بکەمە ڕووناکی بۆ دوعا سەوز و سوور و شین و پەمەیەکانی ملیۆنەها ئیماندار کە لە جەبەل الڕەحمە ئەپاڕێنەوە. من ببمە ڕووناکی بۆ دەستا و دەستکردنی فریشتەکان بە پاڕانەوە گران و هەرزانەکانی. ئەوە چ ئیمانێک و چ متمانێک و چ موعجیزەیەک بوو لە دەریای خۆناسیە کە ئیبراهیم کوڕی خۆی سەر ببڕێت.
ئیبراهیم کوڕی خۆی بکاتە قوربانی و ئیسماعیل بە مەرگ ڕازی و هاجەریش بە برژانی جەرگی خۆی سابر. ئەگەر عەرەفە و زەمزەم و کەعبە و سەفا و مەروە ڕەمزی ناوازەترین بەندایەتی خوا نەبوایە، هەرگیز بیابان نەدەبووە بەهەشتی عابیدانەی عەبدەکانی خوا لە تەواوی مێژوویە. من عاشقی وەها گەشتێکم، بەڵام خۆم گەشتە بەبێ ڕۆح ناکرێت. هەموو کات ئێمەین بەم لاشەیە گەشت و سەیرانەکەین، ڕۆحمان لەگەڵ خۆمانە بین، بەڵام کەم جار ئاسوودەین، کەم جار ڕۆحمان ئەو گەشتەی بەدڵە بێت. ئەڵێ ڕۆح بە زۆری جەستەمان کێشی ئاهەنگ و خۆشی و سەیران و زۆر جار خۆشیەکانی دنیا کرێ. ئەزانن کەی ئەومان دوێتی ڕۆح بەدیەکەین، وەختێ بێتاقەتی لە ڕوومانە بەدیەکرێت، هەست بە تەنهاییەکەین، هەست بە خۆر ئاوابوونەکەین و کەچی وەکو بەرە بەیان هیچمان نەکردووە. بەڵام وەختی ڕۆح لە شەقەی باڵەدا بۆ سەفەری پیرۆز، جەستە ئەبێت دوای ڕۆح کەوێت و ئەبێ لەگەڵ یا بڕوات. ئەو هەموو شەکەتی و ماندوێتی سەفەری مەککە و حەجی پیرۆز، کەچی ڕۆح لەو پەڕی ئاسوودەیە هەستی پێکرێت، ئەوەی جارێک چاوی بەڕەشی کەعبە ڕشت بێت هەرگیز ئەو عیشقەون ناکا. ئەمە چ گەشتێکە ئێمە دیوانی خۆیەکات. منەمەوێت لەم سەفەری ئەم ئێوارە و شەوەیە، لەم بەرنامەی شیرین چایە بڕۆین بۆ لای عەزیزەکەم، بۆ لای پێغەمبەرە دڵسۆزەکەمان لە ڕەوزەی پیرۆزە بیبینین. آخر کاتێکە مرۆڤ لە ئازیزیەوە دوور بێ هەمیشە ئومێدەواری وەها گەشتێکە بەدوایە وێڵا، بەڵام وەختێ ئیزنی جەستە نەدرێت، پەساپۆرتێکی پێ نەدرێت، 20 ڕۆژێ ئەو مۆڵەتە نورانیی پێڕەوان نەبینرێ، من چی لە ڕۆحم بکەم؟ بەڵام ڕۆحیش باڵی هەیە و بۆ ساتێ لە ڕێی جەستەم ناوەستێت و ئەڕوات. ئیتر ڕۆحەمەکەمە سەفیری ئەم سەفەرم، لەم گەشتەیە من تەنها نیم، چیایەکی بێ بەفر نیم، قەت پاڵێکی بێ سێبەر و کانیەکی وشک کردووی پاییزێکی درەنگان نیم، من مرۆڤێکی بێ کەس نیم، من چرایەکی بێ نەوت و سفرەیەکی بێ خواردن نیم، من دڵێکم لە ناو ملیۆنەها دڵی ئەم وڵاتەیە، گەشتی مەملەکەتی پیرۆزەکەم، دێمە خزمەتت ئەی حەبیب و خۆشەویستی خوا، بە هەزاران سەڵات و سەلام لەسەر ڕۆحی پاکت. دیارە سەفەری حەج چێژ و تایبەتمەندی و حاڵەتێکە کە ئینسان ناتوانێت بە زمان بیگێڕێتەوە، هەرچەند بڵێ بە قسە دەری ئەبڕم ناتوانانی. من لە پێشەوەی کە بڕیاری سەفەری حەج بم، دیارە لە ساڵی پێشترا کەسێکم دیکە لە حەج گەڕا بۆ هاوڕێیەکم کە وەسفی ئەو سەفەری بۆ کردم، زۆر شتێکی پڕمانە و پڕچێژ و خۆشی بۆ گەڕامەوە کە لە تەسەورما زۆر بیرم لێ کردەوە، شەو خەوم پێوەدی، بەڵام بە هەموو گەڕانەوەکان و خەیاڵەکەی خۆم و دوایەوەی کە ناویش بنووسی و بیرم لێ کردەوە خۆم بۆ ئامادە ئەکرد، زۆر جیاواز بوو هێشتا لەوەی کە لە ڕاستیە ئینسان کاتێک کە ئەچێتە ئەو سەفەرە و ئەو هەست و ئیحساسی کە بۆی دروست دەبێت، ئەو مانایی کە لە کاتی ئەنجامدانی ئەو پەرستشە بۆی دەستی ئەکەوێت، ناتوانی بە زمان وەسفی بکەی. شتێکە ئەتوانی بڵێ پڕماناترین، پڕچێشترین، خۆشترین هەم سەفەرە هەم خۆشترین پەرستشەکە ئینسان کاتێک کە پێی هەڵەستەوە زۆرترین نزیکبوونەوەی بەندەیە لە خوای پەروەردگار. ئینسان زۆر کات باز لە خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم لە ئامادەبوون لە کاتی عیبادەتەکانە، لە چێژبینین لە عیبادەتەکانە، بەڵام من لەوەی لە تەجروبەی خۆمان لە سەفەری حەج تەجروبەم کرد، هیچ کاتێک ئینسان نە ئەوەندە چێژ لە عیبادە دەبینێ، ئەوەندەی کە لە کاتی حەجە چێژ لە بەندایەتیەکانی بۆ خوای پەروەردگار بینێ، نەوەنە چێژ لە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا ئەبینێ صلی الله علیه وسلم، و هیچ کاتێک ئەو هەستە خۆشەی بەو شێوەیە ئەو چێژ و هەستە خۆشە لە تاکی مسلمانە دروست نابێت. ماذا عارف هاد من حدني دوان علم او كتاب فيسبوك كتير عمر عابر زمزم للشوية كتم بخبر باني او قرآن بم دبي اكيتو او ملي مبسا كتي اي كرم كتم بلي هو كي مالي بيد شوانية كتي رولا جا او خرابتي كتي رولا جا حمو ما شنو أو تديبي دروا حمي كل فيك وتم أولنا أوي برجر رسكي درابه هو ذكاء تكون شون شوي تيجا ثم الله وابوي كلمة ما برفقان من ناحية من الإخوان اللي كم يتيكل شون
کچی چۆنفۆنێ وسوڵەکەی کوتیم خۆمان نمە ڕاخراوە زەرگێ نمەکەوە نوێژم جاگەی تەقەی هاتەخزەردار بوو باقڵم ئەنجا یەک دوویەک خێرا ئەڕۆشتم دوور کاتێک ڕۆژن خۆرە بەخوا من دووسێر کارم کرد و ئاوا لەبەر کوڕێ سەرکەوت منی شاوم لەوی کرد چووە سەر بالەکەی سەر تو بەرگەڕەشەکەوە تی پێخاوت و کوڕم تمارەڵە مامەستا تی ڕۆڵە خۆ زەم بەخۆن تو خواتم دە سال لەوە دوام بڵم جوتم مەگەر پێم نایە لە عالکتی ئەو پێش مبارەک وە بچیت ئەو هۆژی خواجیانە خوا نسیبەکەی تەخت ئەوان نهاتن بۆم گێران لە یەکیان خۆڵەوار بە خەفەری زۆر خۆ کوتی ملمانشیە خۆرگەمان بەخۆی کوتی تۆ چیت ئەوێ بتم ئەرە وەڵات تاراوە پس بەرگەڕەشەکەوە دەبێت 3 مەتر پانە داڕژاو لە قسەکە بگە بۆ ئەم هەمی حاجەمان ڕۆین پیا خەریب بە هەمی لە خۆشیانشی چێت ببم بەڵا هاتم بۆم گێران زۆری خەفەر خوارد نەوە یەکێ نەبوو بڵێەوە بۆچی بووە بەڵێ لە وایە چاکم کرد مشکلی حاجە و کاتە خوارەوە بەخوا من تێپەرم کرد چاوم لەوە بۆ سەرکەوت کتم بۆ دزی نەچوە ماڵم جارەت هەیە بێخەبەرە ماچوو مە سەربانەکەی ئەمجا لە دوایە کتم بەمە بانە میق قیبلەکەی خۆمانە ئەو کاتەی هەنگ حەوت کێو ئەبڕێ بۆ مژینی جوانترین شیلەی گوڵی پشت حەوت کێوان هەرەو کاتە لە سەرکانی و چەمەکان هەر ئەم هەنگە حەو سوور ئەخوا کە هەڵ ئەستێ هەتا بە شیرینی ئەگات وەختێ میوانی ماڵی خوا لە ئاوی زەمزەم ئەنۆشن حەو جار سەفا و مەروەی ئەو شیرینیە ئەیان بات ئەو کاتێک کە دڵ خۆی ئەبەخشێتە خۆشەویستەکەی ئیتر حاڵی فیراقی هەموو ناز و نیعمەتەکانی دنیا بەجێ دێڵێ کێتوانێ لەسەر زەمزەم کانی و سەرچاوەی لەبیر بێت لە عەرەفە پارە و سامان و ئارەزووی هەڵگرتە بێت کێ ئەتوانێ لە دوای جێهێڵانی مەککە و مزگەوتی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بە تاسی دیداری تر نەبوو بێت مەگەر دڵێ بەرد بێت مەگەر ڕۆحێ مردوو چاوێک نابینای باخەکانی بەهەشت بوو بێت ئەوە چه بەندایەتیەکە کە مرۆڤ عاشقەکە بەخوایەکەوە کە سەرشۆڕن ناکا ئەوە چه زاتێکە کە دڵەکان هۆگری بوون هەتا ئاستی مردن ناسرەون ئەبێ شاری پیرۆزی مەکە لە ئێستایە چەندین هەزار فریشتە ڕیز بەستی ئەو مەملەکەتە بێخەمە بێت کەسێک عاشقی ئەو مەملەکەتە پیرۆزە بێت ئەبێ بیسەلمێنێ کە زۆر عاشقە و درود و سڵاو بۆ حەزرەتی ڕەسوولی نازدار بنێرێ محەممەد عەلی بەهادین ئەو پیاوە تامەزرۆ و عاشقەیە کە بەڕاستی سەلماندی کە تامەزرۆی بەرد و دار و هەوای پاکی بەهەشتی وڵاتی پێغەمبەرستانە محەممەد عەلی لە تەمەنی 62 ساڵیە لە دەی ئەدروس مارتان کە ئەکەوێتە باشووری پایتەختی گرۆزنی لە شیشان بڕیاری سەفەری پیرۆزی حەجیدا مامۆستا محەممەد عەلی بڕیارەکەی ئاسان نەبوو بەڵام وەختێ چاوی لە هاجرە خاتون و ئیسماعیلی شیرەخۆرە بوو چۆن لە شامەوە بەرەو بیابانی مەککە ئەکشێن ئەویش وزەی معنەوی و ڕۆحی تەقی و بەهۆی پاسکیلەکەیەوە 11,000 کیلۆمەترە بڕێت هەتا بگاتە مەککە و مەدینەی پیرۆز سەفەرەکەی بە هۆکارە ئاساییە ئاسانەکان نەکرد وەختێ بڕیار یاپارەی نەبوو بەڵام هەرچوو لۆمە و ترس و دڵڕاوکێ چۆکی پێدا نەدا ئەو هێزی ئیمانی هەبوو بەردەوام بوو ئەم پەیامەی قورئان و ئیمان چ زاتێکی معنەوی چ زاتێکی نەترسی و چ زاتێکی مەزن دروسەکات ئەم ئومەتە وەختێ هێزی معنەویان بۆ ئەگەڕێتەوە هەرگیز لە بەردەم هۆکارەکانە دەستەوسان نابن و دەستەمۆی مادیات نابن ئەم پیاوە یاریزان نەبوو تەمەنیشی لە هێزی لاوێتیان نەبوو هەتا بتوانێ ژماری پێوانەی بەدەستبێنێ مامۆستا محەممەد عەلی لەبەرەوەی مدەڕیسی شەریعەتی ئیسلامی بوو ئەوەندە زبری و ڕێگا و ماندووبوونی جەستەی نەدی بوو بەڵام ئەی ئەبێت چ پاڵنەر و هێزێک لاوێتی بۆ ئەم پیاوە بگێڕێتەوە گەشتەکەی دەست پێ کرد و بە پاسکیلەکەی ئازربایجان و جۆرجیا و ئێران و ئەرمینیا و تورکیای تێپەڕاند هەتا گەیشتە عەمانی پایتەختی ئوردون ئەم کارە ئەفسانە نییە و زەمەنەکانی ڕابردوو نییە و لەم چەند ساڵ و مانگەی خۆمانە ڕوویاوە ئاخر کەسێ شەیدای عشقی حەقیقی بێت ئامادەی قوربانیە محەممەدی ئومەتی محەممەد الموستەفا گەشتی 11,000 کیلۆمەترەکات هەتا بچێتە کێوی عەرەفە و بپارێتەوە باشە کێوێکی تر نەبوو
بەڵام ئەوێ جەبەل الڕەحمەیە، دەریای لێخۆشبوونە و سەفەری پاکبوونەوەیە و 11,000 دەستی نیزا و پارانەوەیە و عیبادەتێکی درێژخایەنی شەو بێداریە کە 3 مانگی خایاندووە. ئاخرەوە چ کۆنگرەیەکی خۆبەخشانی جیهانیە کە لە هەموو ڕنگ و زوبان و شار وڵاتێکی دنیاوە ئەڕژێنە حەوشی پیرۆزی کەعبە و هەموو برایەتی ئیمانی نوێکەنەوە. ئاخرەوە هێزی معنەوی فەرمودەکەی ئازیزی دڵانە کە دەفەرمێ براکانم ئەوانن کە لە دوا ڕۆژا دێن. محەممەد عەلی بەسەر چەندین کۆسپاس سەرەخات و دێت لە بەیعەت الڕیضوان و جەبەل الڕەحمە و ڕەوضەی پیرۆز بەیعەتت بۆ نوێکاتەوە یا ڕەسوول الله. ئەزان محەممەد عەلی بێجگەلەوەی کە وەکو هەموو مسلمانێکی پاک و ڕاست کە عشقی سەفەری پیرۆزی حەجە بەڵام پاڵنەرێکی بەهێزیش هەیە بۆ ئەوەی ئەویش قوربانی بدات و لە ئیبراهیمەوە فێر ببێت، ئەوەی کە ئەم بڕیارەی سوورتر کرد لە ناخی مامۆستا محەممەد عەلیە کە هیچ مەبەستێکی مادی و دنیایی نەخوێندەوە خەوێک بوو. خەو بەڵێ خەوێکی ڕاست دایکی وەفاتی کردووە، بەڵام لە خەوە پێیوتووە کوڕی ئازیزم داوات لێ ئەکەم بەجێ مەمێنە لە سەفەری حەج و بڕۆ هەستە و بڕۆ. محەممەد وتی ئاخردایە پارەم پێ نییە، ناوم نەنووسیوە، پەساپۆرتم نییە، ئەمە ئاسان نییە و ڕێم پێ نادەن. دایکی وتی کوڕم هەستە بە پاسکیل بڕۆ، کەی بربەست لە بەردەم مردانی خوایە تەخت نەبووە، هەستە کوڕم هەستە ببەرە درەختی پڕ لە میوە بۆ من و باوکت. دایک هەمیشە بە ئاواتەوەی ڕۆڵەکەی لە پلەی بەرزی دنیاییە بێت. دایک و باوک بۆچی ئەوەندە بە پەرۆشی جگەرگۆشەکانیانن کە تەنانەت میهر و سۆزیان بە دنیا تەواو نابێت و لە قیامەتی شەوە ڕێگە ئەدۆزنەوە بۆ ئەوەی بە خەوێکیش بێ ئامۆژگاری ڕۆڵەونەوەکانیان بکەن. ئەمە چه عشقێکی پاکی بێ بەرامبەرە. ئیتر محەممەد عەلی پارەیەکی کەمی هەڵگرت و بڕیاریە بچێ بۆ حەج. لەم 3 مانگەی سەفەری مهاجری چیچان لە گرۆزنی ژێردەستەی ستەمکاران و بێوجدانەکانی سەدەی ڕابردوو لە دنیای مەسلحەت و بێوەفاییە کەوتمەڕێ. باسی ئەوە کات و ئەڵێت 3 ڕۆژ بوو لە ناو چیاکانە بەردەوامە هاتم، ئاوم پێ بوو، هیچ ئاودانیەکم پێ نەگەیشت، زۆر برسیم بوو. کاتێکم زانی باڵندەیەکی گەورە لە ئاسمان شتێکی لە دەنووکیەوە فڕێدایە خوارەوە. شتەکە گەورە بوو کە چووم هەڵم گرتەوە ئەبینم گوێزێکە. وەختی خواردم وزەیەکم بۆ هاتەوە. دوای ئەوە گەشتمە شوێنێ خواردنم دەستکەوت. لە چیاکانی تورکیاش گەلە گورگێک هێرشیان بۆ هێنام، بەڵام خۆی گەورە یارمەتیام و فریام کەوت و نەشڵەژام. ئێرادەم بەهێز بوو، پشتم بەخوا بەست، سوپاس بۆ خوا نەجاتم بوو. بە درێژایی 3 مانگ لە شەوە تاریکەکانە دڵە گەورەکەی هاودەمی تەسبیحات و دوعا و پارانەوە بوو. نوێژە پڕ لە خشوعەکانی هاوڵی بوو، خەمڕەوێنی بوو، تەنهایی نەئەهێڵا و ڕێگای دوور و درێژی ئەبڕی. قورئانەکەی نزیکترین خزم و خۆشەویستترین کەسی بوو. ئیتر ئەوە بوو لە سنووری ئوردن سعودیە چاوەڕێی مۆڵەتی ڕسمی بوو بۆ ئەوی بچێتە ئەو وڵاتە، بە ئاواتی خۆی بگات و ڕۆحی دایکی شادمان ببێت و چاوەڕوانە پاداشتێکی گەورەی لە کوڕەکەیەوە دەست بکەوێت. ئەوە بوو ئەم عاشقە گەورەیە ڕێی پێدرا لەبەرەو قوربانیە گەورەی کە کردبووی و حەجی پیرۆزی بەنەسیب بوو. پیرۆزی بێت. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا رب صل عليه، يا رب صل عليه، يا رب صل عليه صلوات الله عليه. یەکی لەوانە ئینسان لە ماوەی سەفەری حەجامانەوەیە کە یعنی بێجگەلەوەی کە سەفەرکردنە سەفەر خۆی کۆمەڵە ڕاهێنان و تەدریباتە و جۆرێکە لە خێوەتگای کە ئینسان لە ژیانی ئاسایی خۆی دەورەکێتەوە چ ژیانێکی کە سەفەرکردنە بۆ لای خۆشەویست ئەو شوێنە خۆشەویستەی کە پیرۆستترین شوێنی سەرزەویە و تایە خوای پەروەردگار دیارە من لە پێش حەجام و جارێکە ئەو قسەیمە بیست کە بەندایەتی لەوێ با بڵێن لای خوای گەورە پاداشتی چەنەها قاتە. زۆر جار بیرم لێ کردەوە بێ سەبەبی چی بێ، فەرقی چیە تۆ بەندایەتی بۆ خوای پەروەردگارە چ لێرە بێت چ لە شوێنێکە بێ. بەڵام کاتێکە لە کاتی سەفەری حەجا خۆم بە فعلی بینیم کۆمەڵێ بێجگەلەوەی کە بەو شێوەیە تۆچی بۆ بەندایەتی کردن ئینسان هەست بە نزیکی لە خوای پەروەردگارەکات، هەست بە چێژبینینێکی زۆر خۆشەکات. وەختێ لە مەدینەکەت و لە مزگەوتی مبارەکەت لە دەرگای باب و سەلامەوە بە دووری چەند مەترێک لە ڕەوزەی مبارەکەت دانیشتم. بێجگە لە سڵاوات لەسەرت نەمزانی چی لە حەپەسان و سەرسامی خۆم کەم یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئێرە پارچەیەکە لە بەهەشت،
بە قودومی خێرت ئەم شارە بوویە چچراخانێک لێرە خۆشترینێک نوێژە پاڕانەوە و سڵاواتە سیرکردنی شوێن پێکانی حەزرەت و ئەسحابە ئەی هاوار شوێن پێ و شوێن سوژدەی ئێوەی نازدار بووە بە تەرمۆزە ئاوەکانی زەمزەم درێژە بێتەوە هەتا ئێستاش لێرە نەفس تەنگە نەفەسە بێت و دەرونی بەدخواسیش بە خاکە سپێررێت ئەسحاب پێشەوەی بچنە بەقیع نەفسیان لە گۆڕنا بەقیع خاکی بێناونیشان و زەویەکی بێتاپۆ کێ هەیە لێرە بەبێ بەهرە بگەڕێتەوە ئێرە شوێنی برسی و تینۆکردنی نەفسە برایەتی ئەنسار و مهاجر بەردەوامە و ئەفریقی و مالیزی و ئێرانی و ئەفغانی و تورکی و کوردی و عەرەبی بە یەکدا شێرراوە ئەڵی هەمووان داوەتی ئەم برایەتی ئیمانیەن هەمیشە لە قوبا و قیبلەتەین نوێژەکرێت زەمەنی حەزرەت سەڵ الله عليه وسلم هەمیشە خاوەن بەقایە جەنگێکی زۆر مەحسوس لێرە هەست پێکەیت جەنگی دەرونی بەدخوازی پیر و دەستگیری ساڵەهای ساڵت واز لێهێنیت کە زۆر ناڕەحەتە لە شوێنی تر بتوانی وازی لێبێنی بەڵام خەوتووی ناو کەشتیەک جوانیەکانی دەریا نابینێت قەراری دانیشتنی ڕەوزەی مبارەک ئەوە نییە لە بەهەشت دەربچیت لێرە جێگایەک بۆ سرەوتی شەیطان نییە ئێرە مەملەکەتی نورە شوێنی ملیۆنەهای نورانیە ئێرە دووهەمین جێبارانی نبووەتە لێرە کاروانی ساڵحان بۆ حەشر بەڕێخرێن تەوافی شەیطان بەجێ دێڵن و دێن بەرەو بەهەشتی مەککە و مەدینە دەچن عملي في أخوي بكتير ما بحاجي محمود وقار لقى كاروانقا دوها حياة ما أنتو أرجع من شو شو البيت جيان دلنا وتبلو دفو أرجع بتبلو دبل لا سليمان وشين بعد يا أخوي مان بقول يا أخو هني لو سيروا له والله أرجع أرجع جنابكم بس هاي حمدي أخوة من قشتين سليمان ما ماكم ده يبو بمن روح عشان كلهم رجل ما رجل جاتهم تحملك الرحمة بويش فيها كان كراهنانك بتوبة معي مانيك لقال كمال خلق جاويد أو دوستور رفيقانك اللي كاتي حاجة هاتن زور جاوزن لقال باقي دوستور رفيق كان قد رفيقي حاجة بيرناتيته أويك من شوارد صار الله ما فيش حجم كردوا حتى استرجع يعني أو لحظة وخوش يعني كلقالها وركاني حجمه أو نارحت يعني كلقالها وركاني حجمه بيني ما هيش كات بير من نشوتوا زي لو كأجريت وأنا هستكي لدنياك زور خوش بوي وتشيجي أم دنياك أم دنيا بسرتوي يعني كيما تياجين ببراوة أزاني بتشجيكي كم يزانيد فيش خوشيك بقدر أو خوشية بلاتو خوش نامينت كبجيت هشتو كمان ويلا حرمة وما شون خدمة في عمري خواه صلى الله عليه وسلم لكاتي بأنجام جاني سفري حاجة أحد داستاني چەند چرکەساتێکی کەمی غافڵ بوونە لە فەرمانی رسول الله صلى الله عليه وسلم أحد داستانی بە خۆدا چوونەوەیە هەپرون بوونی و ڕێنەکانی جۆنەدانە بە فەرمودەکانی رسول الله صلى الله عليه وسلم أحد داستانی پاراستنی قەڵای سنەتە لە ئوحودا گوێ لە سەید الشوهەدا حەمزە بگرن وانەی نەسرەوتن دەڵێتەوە قوبا یەکەم هەناسەی نوێژێکە لە مزگەوتێ بێبت و بتخانە شوێن دەستی یەکەم بەنایی محەممەدە صلی الله عليه وسلم ورن لە بیرەکانی عەلی گەشتیارانی مەحشەر ببینن ورن مردنی نەفس ببینن گریانی شەیتان ببینن هەرگیز ئاوێنەیەک لێرە گەورەتر و ڕوونتر بۆ نەفسی خۆت نابینیت ڕێگای نێوان مەککە و مەدینە ڕێگەی 1400 ساڵەی قافڵەی نورە ئەو ڕێگەی ڕێگواستنەوەی باری چاکەی ساڵحەکانی ئومەتی ئیسلامە لە دروازەی شاری مەککە دەگەیتە جێ نزرگە و دوا مەنزڵی دایکی مانداران خاتو مەیمونەی خێزانی رسول الله صلى الله عليه وسلم وەک ئەوەی لە دوای ماندوێتی ڕێگای نێوان مەدینە و گەیشتنت بە مەککەی پیرۆز پێت بڵێ بەخێر بێیت ئێرەش مەدینە و ماڵی پێغەمبەرە صلى الله عليه وسلم یا رب ئەم زەویە وشک و بیابان و بێڕووەک و بێباخ و بێستانت چۆن ئەم هەموو سێو و میوە نایابەی کرد ئەوە چ زەمزەمێک بوو ئەم هەموو ڕەز و بێستانەی سەوز کرد هەموو نوێژێکی قەرەباڵغی حاجیانی حەوشی کەعبە پێتەڵێت لە قوڵاییە بڕوانن مرۆڤ خاوەنی نیشتیمان نییە مرۆڤ مڵکی نییە هیچ زمان و نەتەوەیەکی نییە
لێرە خاڵیە بیتەوە لە پێناسە حادیسەکان. خاوەنی ماڵ و مناڵ و خۆشت نیت، لێرە قوڵ قوڵ هەستەکەیت بەس خوات هەیە، بە بێخوا هیچ شتێکی تر نییە و ناشبێت. ئازیزان، لە خاڵی هیچ بوونەوە خەڵاتەکان دەست پێکەن و وجودی حەقیقیت پێدرێت، بەو نەبوونیە بوونمان دەستگیر دەبێت. نەکەیت ئەوە بە شێخاڵینا بەو خواجانە هەتای ماوم مەلیا بەخوا من سەختی ناکەم ئاخر و ئاخیر بەتمانغاری تەڵ تاریکە کەکەیانە نەقوربان مەلیا بەخوا قیامەت سەرتە کەکەیان كربن بقرباني نواك مليا آخر آخر الماء غالي تاريك كاكيا بقرباني نواك مليا حتى معهم الدنيا جاب أخوات تركيناكم الله يا ناري خدايا كاكيا بقرباني كدوا كان وكيميا بقربانك كيتوب مليان خاف معنا كيتخوى للرأي خواسا كلميا آخر بسمع بخواها المزلوك كيا يا الله بك الراي خطأ مليا الرحمن فيك يا الله من بإذني خاتي ما ومتركيناك الله ناري خلايا بخواك مأسسة خلقا بوانا مدني لبيلا الله بما قربانا كيتوى مليا المليا بك الرأي خطا خافنك ومتك بغضانك بقربانا كيتوى كلميا بالتخوى شيطان تانا خواتين وكلميا هو الجنب وانا ويبا حديث الفيلم بلايا بروي كلميا يا الله يا رب جەژنانەی لێ خۆشبوونمان پێ بدا. یا ڕەبی ئۆقرەی تەوبەکارانمان پێ ببەخشە. یا ڕەبی تو غەفاریت و ستاریت و ڕەحمانیت لێمان خۆش بە. یا ڕەب کوژراوی دەستی غەفڵەت نەبین ئیلاه العالەمین. یا ڕەبی چارەی بێچارەییمان بکە، چاڵی گوناه و تاوانمان بە مەغفیرەتی ساڕێژ بکە و پڕی بکەرەوە. یا رب ئەم ڕۆژانە ڕۆژانی خاوبوونەوەی بەستەڵەکی تاوان و گیرسانەوەی چاکە و خۆشۆردن لە تاوانە. غفرانەکە یا رب. یا ربی نازانین لە کوێی ویژدانی خۆمانەوە دەست بە ئاوەدانی بکەین. یا ربی نازانین لە کوێی وێرانی خۆمانەوە دەست بە ئاوەدانی بکەین، کوێی نەزانیمان بە نووری قورئان ڕووناک بکەینەوە. عەرەفە شوێنی ئاوەدانکردنەوەی دڵ و سەنگەری سنووردانانە بۆ گوناه و خلیسکان. لە عەرەفە گوناه هەناوی کەوتووە و سرەوتی لێبڕاوە. کێوی عەرەفە و جەبەل الرەحمە نیشانەی قامەتی گردون و زەویە. یا رب
بە جەفای دووریت مەمان سووتێنە و ڕووی فرامۆشیمان تێمەکە. یارب جەژن ناکەین هەتا لێمان خۆش نەبیت. یارب حاجەکان نەچن ڕەجمی شەیتانەکەن، بەیعەتی پێنادەن، نمایندەی ئێمەشن لەوانیش و لە ئێمەش خۆش ببە. یارەبی لە تۆفانەکەی نوحەوە دیارە دنیا چەند شەپۆلێکی ماوە و تەواو. یارب لە تۆفانەکەی نوحەوە دیارەکە دنیا چەند شەپۆلێکی کەمی ماوە و تەواو ئەڕژێتە مەحشەرەوە. هاوار و داد و بێداد چی بکەین؟ لێمان خۆش بە یارب. کێوی غوفرانی عەرەفات پێمانەڵێ نەکەن سەرکەون بەسەر کێوی غڕور و ئەنانیەتا شکستە خۆن دەفەوتێن. شەوی دوای عەرەفە مزدەلیفەی دوا شەوی گرانە تای گوناه و دوعارەقی شەرمەزاری ڕێژین و دوایین ئالوودەیمان بەڕەجم لەگەڵ شەیتان بە پایان دەگەێنین. بە ئیحرامەوە خۆشترینێک نوێژە لە مەقامی ئیبراهیم. لەبەیک اللهم لەبەیک لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك. لبيك اللهم لبيك لبيك لا